دوای ئەوەی شەوی 15/2/2021 هێرشێکی موشەکی کرایە سەر شاری هەولێر و فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە ژمارەیان 14 موشک بوو بووە هۆی گیان لە دەستدانی بەڵێندەرێکی بیانی و هاوڵاتیەکی عێراقی و برینداربوونی 5 سەربازی ئەمریکی و 2 هاوڵاتی سڤیل. هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان دەست بەجێ دەستیان بە لێکۆڵینەوەیەکی ورد کرد و لە سەرەتادا ئەو پیاوی هەڵگری ڕۆکێتەکان بوو دۆزرایەوە و سەرەداوی باش بەدەست هێزە ئەمنیەکان کەوت. لە ئەنجامدا دەرکەوت 4 کەس ئەنجامدەری سەرەکی هێرشە تیرۆریستیەکە بوونا کە توانرا یەکێک لە ئەنجامدەرە سەرەکیەکانی هێرشەکە بە ناوی حەیدەر حەمزە عەباس مستەفا بەیاتی دەستگیر بکرێت کە دانی بە تاوانەکەی ناو بە شێوەیەکی تەواو باسی لە چۆنیەتی ئەنجامدانی هێرشەکە کرد. لە دوای هاوبەشکردنی ئەنجامی لێکۆڵینەوە لەگەڵ دەستگا ئەمنیەکانی حکومەتی فیدراڵ و هاوپەیمانان ئەنجامدەرێکی دیکەی هێرشەکە لەلایەن دەستگا ئەمنیەکانی حکومەتی فیدراڵ دەستگیر کرا. 2 تاوانباری دیکەش ماون کە هەوڵ و بەدواداچوونەکان بەردەوامن لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بۆ دەستگیرکردنیان. لەبەر ئەم هۆکارانەش لە دانپێدانانەکانی حەیدەر حەمزە بەیاتی ناوی ئەنجامدەرانی دیکە لادراوە و ئاشکرا نەکراوە. حەیدەر حەمزە بەیاتی لە دانپێدانانەکەیدا بە وردەکاریەوە باز لە چۆنیەتی ئامادەکاریەکان و ئەنجامدانی هێرشەکە لە ڕۆژی 15 شوباتی 2021 دەکات. لێرەوە هاونیشتیمانیانی خۆشەویست دڵنیا دەکەینەوە لەوەی هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان هەمیشە لە ڕاپەڕاندنی ئەرکەکانیان لە پاراستنی ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان چالاکانە بەردەوامن و هەموو هەوڵ و پیلانێکیش بۆ تێکدانی ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان پوچەڵ دەکەنەوە. ئەمەش دەقیدان پێدانانی حەیدەر حەمزە عەباس مستەفا بەیاتی کە یەکێکە لە تاوانباران سەرەکیەکانی هێرشە موشەکیەکەی شاری هەولێر. اسمي حيدر حمزة عباس مصطفى البياتي، مواليد 83، قرية قريتاغ قضاء حمدانية، أسكن حاليا خبات أربيل. بشهر 11/2020 تعرفت على شخص اسمه من كتائب سيد شهداء. بعدها تعرفت على شخص اسمه، قررنا نشتري كيا نسوي عملية على مطار أربيل. نشتري كيا من أربيل، بس بطن طلب من عندنا نلبس كاسكيت وكمامات على مود وجوهنا لا يبين بالكاميرا بالمعرض. أخذنا رحنا اشترينا كيا. بعدها اشترينا الكيا دزيناه ويا الكيا على أربيل على الموصل، دزيناه على الموصل الكيا ويا. بشهر الثاني 2021 خابرني قال اكو شخص يريد يسوي إقامة. جبت على إقامة، راح يسوي إقامة، يحضر إقامة مالته على يوم العملية. اسمه سوى الإقامة مالته ورجع يوم العملية 15 بالشهر. خابرني قال تعال علي على الموصل. رحت له، وديته على أربيل على مكان العلوة. نزلنا من السيارة، رحنا مكان العملية مشي. رحنا خطط المكان هو. بعدين رجعنا رحنا على الموصل. وراني ما رجعت رحت، فخابرني هادي قال تعال بدون سيارة على الموصل. رحت له على الموصل، انطاني شفت وابو انطاني الاوبترا سيارة خصوصي. قال لي انت روح على أربيل احنا نجي تاكسي. فاني جيت على أربيل، هم فاتوا دخلوا بتاكسي. بالطريقة مني قال روح شوف لنا السيارة على طريق بردرش. رحت اشوف السيارة، وبعدين جينا دخلنا كيا، دخلنا مادي سوقه. دخلنا عاد
صعدوا بالكيا ورحنا على مكان على مكان العملية ورا العلوة. هم قالوا لي انتظر بعيد عنا، بعدين احنا من نخابرك تجينا. هم نصبوا الصواريخ، كان صنع إيراني. ورا بساعة ونص تقريبا خابروني، رحت شلتهم وأخذتهم ومشينا. ورا ما مشينا قام ينطلق الصواريخ على المطار، واحنا طلعنا على النص.